ئەرێ جەماعەت ئەوە چییە و چ باسە لێرە؟ کلۆ بەرنامەی میگمیک باسی چێشتەی کۆمەڵگایە خۆشی و خەندە و ئامۆژگاری ئازار و دەردی ڕۆژگاری خۆشی و خەندە و ئامۆژگاری ئازار و دەردی ڕۆژگاری لاتان دەبین بە یادگاری خۆشی لە نێوتان دەباری لاتان دەبین بە یادگاری خۆشی لە نێوتان دەباری خۆشی لە لێوی هەمووتان دەباری بەرنامەی میگمیک ببینە خەم لە بیرکە بە یەکجاری بەرنامەی میگمیک ببینە خەم لە بیرکە بە یەکجاری کە بەرنامەی میگمیک ببینە خۆشی و خەندە و پێکەنینە بەرنامەی میگمیک ببینە خۆشی و خەندە و پێکەنینە باسی کێشەی کۆمەڵگایە گریان و خەندەی تێدایە باسی کێشەی کۆمەڵگایە گریان و خەندەی تێدایە خەند و ئامۆژگاری لایە باسی دەکەین لە گشتایە خەند و ئامۆژگاری لایە باسی دەکەین لە گشتایە بەرنامەی میگمیک ببینە خەم لە بیرکە بە یەکجاری بەرنامەی میگمیک ببینە خەم لە بیرکە بە یەکجاری کە بەرنامەی میگمیک ببینە خۆشی و خەندە و پێکەنینە بەرنامەی میگمیک ببینە خۆشی و خەندە و پێکەنینە میگمیک خۆشیە میگمیک تاڵیە میگمیک خەندەیە میگمیک ئامۆژگاریە سەبری هەجار دەزانی ئەو کوڕم زۆر خۆشدەوێت کوڕی گەورەمە ئێوەی خۆش وەچی ئەو خانە باشی خۆمی دابێنەوە زان فڕشتێک لە باشمە ئەوێ سەبری هەجار جۆم لێ بوو دەرێن ئەو ڕۆ لەگەر ئەو جیرانەی تەنیشتمان شەڕت کرد بوو باش بوو بەحست کرد ئێ ئەوە دەچمە ئەو دیر لەبەوەی ئەم خوشکەکەم ئەو مەزەخێ بکوژن ئایکیش بۆی مەبێت وەڵا نایکوژمتم نایکوژین دو گەلێک لە مێژە داخل لێت بخۆم وەڵا بنو بە شیران کەوتە چای تێری پڕوان لێتدا ڕاستە ئەی دەستەکانت خۆش بەسەری تۆ کوشتم ئەمرت نەمینێ ئەو هەموو توورەی دەخۆی ئەو هەموو پیاوەی دەخۆی بەسە ئەمن هەوکە دەزانمەوە چی تەلەفۆنی لۆ بکەوە بابە دراوستن ڕنوزیشە کێ کچێ سەلامە بەو فەخری عالەمەی کڕی تێەکە هەرسێ کوڕەکە خوێنیان دڕژم لەو ئەرزا لە پێناوی ئەو بە قورعان دۆساوی تێکردەکەم ئەکسەر و باوانێ لە قوڕێنی تۆ ڕۆژ دۆدەسا دەخە دەبرن لە سەلاجە کەس قوزە قوتیکە ببرێت وەرە برسیم نیە لە سەلامی دەکوشتم زەنا حەقی خۆتانە ئەوە شەرەفە ئەلو کوڕە تو چێ ها کوڕە لە حەف بەڕێ ئاسمانی بیدەتی بە خوارێ و ئەمتە دەزانی چیا با بەخۆشی بیتن پێم بلێ ئەتو چێ دەزانی چیا وەرە وەچی پیاوان وەرە لە ماڵێ لە گەرمان دانیشە چایەکی بخۆوە بزانین ئەتو چێ
كورة باردة بدأ غفور لي خوش غفور جاي قري كورة غفور كورة غفور بدأ غفور تو غفور تهديني ايه نوكا أري والله نوكا لا باش أو نوكا بس صرت قرب نو جرايته معركة كزنا زام كوح باشو يعني لبعد يا قندي ما هاي لبرساتي ما قلنا شو ده بتشي بنو انا والله إلى تلفون مارك قال قد بارق ديار وجان ورا أو ركنا كن أو بنا انا بنا أو خاني أنا ده باشو ما دام مدة بخوم لو بنايدنم اگر هاتن امن مراقبه دكم زانم وانا تشينا باشا كل الشعب عنده تسم شو كنت شو كانت انتظاري كلنا انا خارتم لبشتم قربان دم ورني خوش او نوع لا موادرم ده تقيبا قربان دم وقتي ونيا باش كاكا ولو بنايمه دبر كاكا بتزمني لي وتانا كانوا بناي راوس حقت لك من هيك الراوستي باشا ولو بنايمه باش قال لي بالشعبان أتو إنك كي أري والله كاكا عم بغلط لي مداي نمزح سرقوا كاكا لسه او عصابي هتفاهم بري راوز وين اخواني دايما ما تساعد دايما تساعد وين اخواني دقيقة ودري له خذ اخواني باب مشي بيتا يلا سرقوا كاكا سرقوا كاكا لقيت شي توش بوا كراوانا ما وكان دي مامي خويا كوشت ايه ببيوران او زوا بو خدا الا دي كوشن ها قطة بيسا ها قطة دري كوت كدري تسكوت هران دا بيكا تشونو ثانية حتى لا قرينا بات اخواني واسلين يا قرايدا شو والله صالح تيكتي ولا كاكا ولا برام ولا أقول له منك يلا ولا وقفني على قرا أنا تسمعين على قرا خوخ وشيا نايناسم بابا نايناسي هي كل بنا سندد لبنا ونيا نايناسم صالة شرف حكينا إسا بنو كيك حيامان أديكم نوكت لبولي دادا نايناسي نايناسم أو سريبة دبلا تاصفي لك دبا هاي ونيا أنا مصر بدي هاي صالة خركة بنو كيك ولا والله نايناس ولا تلفون بلا ناخذ تلفونك راسك بس استاو حفتو هشتي نابي راسك ورا راسك اتو هاوكا تلفوني لبوك كسو كاردك لبوك خذ مكانك إيه بس دبي بينا ايرا او شي شيء ما اعرف ده ترى راسك ورا دانش كرة دواس زوان دانش ولا لا تنش زوان دانش داي تلفونك كنا كاكا بقول عن شي نقول ناس كرة ناسي هذا كونوا كيلي ولا كنا والله بغلط من ده باخدها والله او كبيناوي بيناوي تلفونك خزبو كسو كار به دبي او شي زي ما عرفك ناكم دكم شو ماشي بس زوا نيجر خفا كل خفا زعل ليجري ولا بس زعل ليجري كرة بس الو شعبان لك شيء شيلت هدا اعمل لي امدايا لا توش بدهم أنا بخواي ولا سرتبوا موضوعها نوكاي كرد يا نوكا نوكا والله كاكا وقالك مشكلة يا نوكا
ئێستا زەلام کوشتم بە هێشتا باشتر بووە نییە؟ کاک شەمە قسەکەت پێ برێم نوکە گەلە مشکلێ ئەو قەزەی ناموسە ناموس نوکەت کردیە کورارێ وەڵڵا یەک ڕقم بە غەڵەتی لێدایە بە قورعان غەڵەتی لێدا هاوکەیان مارەی دەکا یان دەیکوژین احتیادی قەینا مادەم هەر بیکوژن وەڵا مارەکەت ئێستا حەڵ چییە حەڵ؟ ئەمت تێدەگەینم بەکڕی حەفلە و مەفلە و قاعە و ماعان نییە مارەی دەکا بەکڕی دەستی دەگری و دەیباتن باشە؟ کوێ حەفلەی لە بۆ نەکە؟ یەکورە خەڵک بز نەچی دەکڕێ عید میلاد و حەفلە و شتی لێ دەکا کو دەبێت؟ چی وا نییە؟ مارەی دەکا و دەڕوا کاکە خۆر و زبرماری دەمانەوێ ئافرین ڕاستی کورێ توش مارەی کە دوو مانجدی ڕاستە ڕاقیدا کورەوە دەکەم خۆش دادی خوشکم وادی بکو ئەمە بە بدرێ هەموو نادا ئەو زاوایە قشتەیە دەزانیت چەند قشتە باشۆکۆ لە بینی خۆتان نایە وەڵام خۆشمان دەوێت بینی خۆمانە زای چەند قشتۆکەیە هەندەتان خۆش دەوێ کورەوانە کوڕە خەزوری منن دەزای چەند خۆشەویستم لەکنەوانە ئەمەش خۆشمان دەوێت ئەمەش خۆشمان دەوێت وە دیارەوە دەبینم کوماچت دەکەن ڕۆنێ بڕۆنێک و پێ دەکەنی دری چەند خۆشە ڕۆی ئیلی فات مات ئێستا دەخوا برام مەفور هەندی یەکەری لێ دەکورە دوو عیزەرانی بە توشکان ئێستا دەخوا شعبانی برام سەوی ڕاعموم و جومڕا هەموو گۆتە مێستاکە و هەموو لێدانیان لە تودا تو لە باوەی مانگەچی تەراقی دەدەی برە تەراقی چ بەخوایەکە دەمزانی 2 سات پێش ئێستا و نوکەم لێدا وەرە کاکە بیستم وەرە داوای مرد کرده بوو داوای تون کرده بوو بەێ لە خزمەتم ئاغا کاوەرە بزانم وەرە ئێرە بێمەولا وەرە ئێرە هەرە چ بکردی ئاغا بە قوڵامی خۆی چت نەکردنیە نا ئەم کالەتومدایە ئەلو بانگم تەمەشا لۆی بانگم کردی خەبرەکەم لێرا هەیە لێدایە لێرایە ئەو قەبرا لە بۆ تاقیکردنەوەیە بە خۆت دەزانی ئەمە لە چێ مردیە وەرە کەس نەمردیە نا ئەدی تو بە خۆت دەزانی ئەمە بابل باب ئاغاینە بەرامگەر ئاغا بوون ئەدی کو گەورەمان دوشین ئەو ملک و سامانەی دەبینی هەمووی منە دەزانم ئەو چیاش هەموو ئینگویە لە ژیانمدا هیچ تەک نەمایە تاقیم نەکردیتەوە بەس قەبرمایە ئەو قەبرم لێدا بە تەمامە توی بخەمە ناو قەبرەکەی و تێدەگەی ئەو ئەخباری وێن دەرم لۆ بینە بزانم چ دەنگ و باس و چ شتێک هەیە لەوێ ئەخبار ئەوستانە ناو قەبرە هەموو لۆ بینم ئاغاکە ناو قەبرە ئەخبار تەلەڤیزیۆن شتانە خۆیش ناکە بەرات ئەخباری تەلەڤیزیۆنی چات و لۆ هەندە جێلی دەجێب دەمن بزانە سەرێم لەناو بزانم ژیانی ناوگۆڕ کووە و بێت و خەبەر و ڕووداوەکانم لە بۆ باسکەی لە پاشەوەی پاش 24 ساعتەکەی کە دەرت دەینم لە ناو گۆڕ نامری مەگری چۆندەکت لە بۆ نییە بە سەدەوی وەدەنێم تێدەگەی لە کوێ دەهینمە دەرێ خۆت نەفەسی دەچێشی و بە کەیفە خۆت نەرگلە دەچێشم بە سۆڵ نەفەسی دەچێشی نەرگلەی چ یەک دوو حەڕەسی شت لە بۆ دادەنێ بە ئاگایان لێت بیتەنە تا 24 ساعتەکە تەواو دەبی ئەجە لە پاشانە چینێ نییە کاکە ئەو ملک و سامانێ خۆماو چیای دەبینی ئەو چیاش ئەو ڕەزوشتانە ئەو هەمووی نیە دەدەمە تو ڕەزوشتەکەش دەیە وەرێ هەموو دەدەمێ بەس ئەخبارەکەم لۆ بینە و تەواو بزانم لە ناو گۆڕ چ هەیە دلۆی نانێت سەماغای وەکەوەتە قسەت پێ دەرێت بەقڕام ئاغا بۆ قوڵام ناوێرە بۆ قوڵان ناوێرە بۆ خۆیتم نادە دەترسم بە قورعان بەشە دەترسێ بە قورعان دەترسم ئاغا یعنی ناکەی نا بە قورعان من ناکەم یەکێ چکە بە قورعان بیست بە خۆدا ئەوە چی ئەوەی هینە وەڵا بەخۆی هادا کەیان نا بە قورعان من ناوێرە بۆ ناوێری نا بە قورعان مادەم باش تەکت پێ برێ دەست خۆت بینە خوارێ دەچی لە گوندی نەفەرە چ پێیا دەکەی لە بۆم بیخەمە ناو قەبرەی ئەوە باشە ئەگەر نانیە وەڵا دەبێ ڕاستە تو لە ناو قەبرەکەی بینم زوو بەدەی بڕۆ زانات وە چی ئەوەی هینە بوو وڵا ئاغا خۆشی توکەی ئەو باش وەک معلم کبار برۆش نازم لوت پێ لەگەڵ شوێت نییە واقعی تەواوە ئەگەر نادەی کرد یعنی ئێستا کەستان نایێت وڵا گورە مامە دەبوو بە خۆدە دەبڕۆ ئێلۆ لە هەلۆ خبر ولا كعكة دبر وازم برو تشيل خبري سعاري ئاغا من دەکاتەوە قەبری دەبرم دەرملونا یارمەتی مناتم بزانم کەسە چێک ناناکە لەگەرمان بێت بەشک و بەشک نادەبێت ئاغا بەکۆم ناکەتە ناو قەبر
يلا تبع يلا او نبو زانا شتكوي والله عمر باشم عمر اون ذكرت او دارم راس ذكر والراس قواتن حزب راسك كذا وا اتصاختي تو ليه غيرك كرة زانا دريم حازنيش نبيني او ده سنة باوشت انا والله عظم ليه اجي حازني بارد هابي هزارتنا انا والله عظم ليه لو قمت اسفكر مع الرحمن ايش دخل ازداد جاتر ذاتي آقا قلتي برو زانم لو بینن دیکنه نا قورت چی از او قورت هموش تشده موزی دیده طماطی دیده پتاتی دیده باینزن دیده همون عشتش دیده خواردی خوش دیده از یک دیده پاردین او مال ورکت دبی آقا آقا دم داتي آقا داتي اي والله دم أري والله دم انا قورتك تسمى انا قورتك بعرف لو قال انا تو هيك جزاء الدبي آقا هو قال انا شنو دست بدي بس على فرد لا بخور عنا لا آقا وتينا أنا وتنسو شيت شو يعني تبشا لا ما بدنا الشيء آقا تدركوا هركسك بأمينا تشيش بدا استاوتينا أود سنا قبلي هتو رازي بتسينا وقبري شاور روشك لنا وقبري دمينيوا پێت گوت یەکوورە و خەبەری ناو قەبرم لۆ دەینی مار و مولکت هەموو دەدەمێ بەس دەمێ ئەخباری ناو قەبریم بە تێر و تەسەلی لە بۆ بینی دەینم بزانم دەنگ و باس کۆ لە ناو قەبریت سڕ و دەدا سڕ و نادا و شتانەم هەموو لە بۆ بینی آقا طب آقا وتا شاطرين دكتور والله آقا والزور باشا وشو ناو قبري دعاء هيك ما دي هاتو با دەیدەمێ كيف ئەمن دامنە دەمێ خەبەرەکەی ناو گۆڕ بزانم سڕ و دەدا لەوێن دەرێ ئەمن وعدم دایە هەموو مولک و سامانی خۆم بەناو دەکەم ڕازی کورە دوای لەسەری گۆڕی پەشیمان نەبیەوە ها نا مادە بە پێشم خەوەندەی بیکەنە ناوێ دەی أو لبس لا لا بس ليك بابا ڕۆشنکە خۆ بسميرة خذ ريش كده خذ ريش فاردموا هاردەوە خلينا بس لو تايد عند بقى روح حبلو بي اوي يلا تايد عندك يلا پێداکەن دەی باشی پێداکەن قەینەوە نییە ولا برو بيقرب ولا بهنو بزاين مسألة سيوا بصوري لك ما ندارو بهنيرا أواقع لو كنا لك ما تقول نايتو ناينوا وركونا ايوا ئەمن لە دوونێ کەواتوم لەناو قەبرینە دەمەوێ بزانم چ دەنگ و باسەیە و چ ڕوویدایە کالۆم بجێڕەوە دی نەمگو هەموو مولک و سامانی خۆمت دەدەمێ بەس لۆم بجێڕەوە پارە تێرێ پارە نامەوێ کاکە هیچ تەکم نابەس واز ببین حەولە وەلا قووەتە ئیلا بالله کورە دەزانیت چێ خراپت لێ دەدەم ها ئەو جەلۆ خۆت لە بۆم باسکە و بەکڕی هەندەش مەڕێسە هاتنت گۆشتت دەدەمێوە کاکە من ئێستا
بەس واصل لێ بڕۆ بەخوای شتەکەم نایە ناڕۆی هەتا لە بۆم باس نەکەی دەیەوز هەموو کو سامانی خۆمت دەدەمێ بزانم چ دیتە کاتە باسکە چ دیتە چ لێرە چ بوو چ هەبوو چ نەبوو کورا ئاغا منەمە شتێک ماڵم نایەت مڵکم نایە کاکە ئەمە لە دوورێ شەوە ناوە قەبرەیمە لە دوورێەوە محاسبە ئەوم دەکەن ئەو گوریسە و ئەو دارم لەکن ئەی منە لە دوونەوە محاسبە دەبکەن ئەو گوریسە لە شەپەیاکن ئەو دارن لە شەپەیاکن ئەوە لە چ بەکاردێنی ئەو لە چ بەکاردێنی ئەمە لە دوورێەوە بەس محاسبە ئەو تۆیە ئەدێکە ماڵی تو بەبی قوڕ بەسەری دەبی بەتا ساڕیشتەوە